وەکو بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سێ هەولێری کۆمەڵی ئیسلامی بۆ ساڵی شەشەم هەڵساین بە سازکردن و جێبەجێکردنی پرۆژەی کانیاوی ڕۆژوەوان. ئەو پرۆژەیە دیارە پێکهاتووە لە پرۆژەیەکی خێرخوازی بۆ دابەشکردنی ئاو خورما بەسەر کەسانێک کەوا ڕۆژوەوانن واتە لە مانجی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژون. ئێمە دابەشی زیاتر لە 1000 کارتۆن یاخود قوتووی ئاو و هەروەها خورمامان کرد بەسەر ئەو ڕۆژوانانی کە ناگەنەوە ماڵەوە لە کاتێکەوە بانگ بەسەریان دادێت. بۆ ئێمە هیوادارین خوای پەروەردیگار پاداشتی ئەو کەسانە بداتەوە کەوا لە ڕێگەی وانەوە توانیمان ئەو هاوکاری و کۆمەچەی کەوا نردوبیان لە بۆ کەسانێکەوە ڕۆژوگرن ئێمە بیگەینە دەستی کەسانێکەوە ناتوان بیگەنەوە ماڵەوە. واقعتان خۆم فختاکە شەشی باشە چکە کاتەش ناوەختە ما پرانەگەێت تا بەلا بانگدا ناوسا پشتش باش دەکەن. خوای گەورە جەزاتان بداتەوە و یاڕەبی خوایە هەر بمێنن بۆ کاری باش و خزمەتی هاوڵاتیان بکەن. خوا خێرتان بێت شتێکی زۆر باشە وڵا دەستان خۆش باشە بەردەوام بێ ئەو پرۆژە؟ هەرە وڵا زۆر میویمە لە ئەو کاتانە.